لەو هەڵانەی زۆرێک لە ژن و مێردەکان لە سەرەتای زەواج و یەکترناسینە بەداخەوەتی ئەکەون دوایش باجێدەن وا ئەزانن باشەکەن بەڵام نازانن بەدەستی خۆیان لە خۆیانی تاڵەکەن و ئازانن بەم هەنگاوە متمانە و خۆشەویستی زیاتر بتەوێت لە بینیان بەڵام نازانن عکسەکەی وەرەگرن. ئازانم کاتێک ژن و مێردێک کچ و کوڕێک تازە زەواجەکەن بە تەبیعی خۆشەویستی و گڕوتینێکی ئێجگار زۆر ها لە بینیان هەر ئەمەی شەوایان لێکات هیچ شتێ لە یەکتری نەشارنەوە طەگ بطەگ هەمووی باسەکەن فمەجلیسێکەیە حەزەکەم ئاگادارتی کەمەوەلی نەکەی ژنەکەت پیاوەکەت داینای هەموو ئەوەی کە لە کۆنا ڕووی داوە هەمووی بگێڕیتۆ هەڵ بدە خۆت قوتارکە لە مەجلیسە ئەلەم مەجلیسە خۆی گەورە ڕازی نییە چونکە تاوانی گەورەی تیاکرێ ئەویش ئەوەی سوێن و سوێنکاریە ژن و پیاو دانشن هەرچی ئەوەی لە کۆنا ڕووی داوە بەڕەش و سپی وەڵایی پیاوەکە ئەوەم کردووە ڕاستی ئەوە بووە ئاوا بوومە من پیاوەکە ژێ میش وامە کردووە میش ئاوا بوو ئاوا بووە دوای پیاوی فەقیر ئەو ژنەی کە گەرەێتی لەگەڵ یا بژی ئەم واسەفاتانی تیانی ئەمە ئەو ژنە نییە کە لەگەڵ یا بژی بەعکس شۆ جاری وایە ژنەکەش تەماشاکەم پیاوە ئەمەی کرد ئەوەی کرەوەی کرد جاری وایە هەر بەمەش ڕناوەسن ئەکاونتی ساختە لە دژی یەکتری دانن جاسووسی یەکەم بەسەر یەکتری تاقیەکەنەوە بزانم فلانی خۆش گەرەکە بزان ڕاستەکە بزان خیانەتم لێ ناکە ئەمە مادام خۆی گەورە حرامی کردووە لێکەوتەی خراپی لێوێتەوە ژن و مێرد